کەسێک کە جێگای متوانێت من بێت دەمێ دەنگ دەم بە کەسێک کە لەناو حزبەکانی تر کابەری بکە بۆ داهاتوو گەنجی باش بکە دەمێ حزبەکان ڕکابەر بن بۆ ئەوەی کە شتی جوان تەقدیم بە گەنجان بکەن خزمەتی گەنج بکەن. بەڕاستی بەداخەوە لە کوردستان ئەو معریفەتەمان نییە، هەنی هەر لەسەر بنەمای عەشیرەتی و عەشیرەتگەری و یان خزمایەتی و دۆستایەتی دەنگ بۆ کاندیدی دەدەین. بەڕاستی ئەوە شتێکی زۆر هەڵەیە و زۆر دانیش لە لای برادەران و کەسان و خزبان باسی ئەو هەڵەیەم کردیە. ئەمە لە کوردستان فێر ئەو شتە نابێت. یعنی کابرا خزمە دەی مشکلە نیە عیبە لەبەرەوە خزمەی باسەوتی دەهێن، نە ئەوە غەڵەتێکی گەورەیە. دەبی ئەمە تەماشەی شەهادەی ئەو کابرایە بکەین، ئیشی ئەو کابرایەکی زیرەکە ئیش دەکات لە ئەو میلەتە یان ئیش ناکە. ئەوە زۆر هێشتر چ بووە، چی کردیە، خزمەتی خەڵکی کردی یان هەر قسە بۆ هیچ کە نەبووە. بڕۆی من بەشداریکردین لەناو ئەو پرۆگرامە یا لەناو ئەو دەنگدان ئەوانە وەزیفەی هەرێک لە ئێمەیە، چون واقعان دەبێت هەر ئێمە بۆ خۆمان دەبێت ژیانی خۆمان دروست بکەین و دەو دەنگدانەشدا دیار دەکات کە چێ لایەقی ئەو بەڕێبردنی ئەو ئیشانەیە کە بۆ گەنجەکان بۆ لاوەکانی کوردستان بۆ خۆمان بۆ هەر کەسێک کە پێویستی بە ئیشێکە لەناو دەوڵەتی خۆیدا بتوانێت ژیانی خۆی بەڕێوە بەرێ. و ئەگەر ئەو کەسێک کە لایەقی شێ دانیشتۆ لەو جایگاها ئەو کەسێک کە دەنگ دێنێتەوە یا ئەو کەسێک کە هەڵدەبژێردێ بەس قسەی نەبێ بەس ئیشی پێ بکە ئەمەلی پێ بکە بەو قسانە. هیویدارم هەمی خەڵکی وەکو بەژاریت وان هەڵبژاردنەوە بکەن و سەبارەت هەڵبژاردنە کاندیدێکی یان لایەنێکی یان هەر بژێندانێکی سیاسی بیتن دەبێتن گەنجێمە و خەڵکێمە بەهشیاری بزانیتن کاتێ دەنگی خۆدا دەکێ و سەر چ کارنامەیە ئەو بەربژێر کارت کردن و یان سەر چه ئەساس و سەر چه بژێن شاهادەتی کار کردن لازمە خەڵک گەلێکە پشیاری دەبێت دەنگدانێدا بەشدار بیتن و بزانیتن کاتێ کە هەڵبژێریتن چ لایەنێک کە هەڵبژێریتن بیا منەوە هەمی کەس و هەمی تا کە بەشداری بە هەڵبژاردنەوە بکەین. زۆر سپاس.